حیزبی دەسەڵاتدار لە هەڵەبجە کە یەکێتی نیشتیمانیە بەردەوام خەریکی گۆڕینی پۆستە ئیداریەکانی پارێزگاکەیە. لە ماوەی ڕابردوودا بەڕێوەبەری گەشت و گوزار و چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی گۆڕدران، ئەوەش لە لای هاوڵاتیان سەرسوڕمانی دروست کردو و پێیان وایە هێندە سەرقاڵی گۆڕینی بەڕێوەبەرەکانە، هێندە خزمەتی بکردا ئێستا شارەکە بە جۆرێکی دیکە دەبوو. هەڵەبجە پێویستی بە گۆڕانکاریە، پێویستی بە گۆڕانکاری نیە لە دەسەڵاتە، پێویستی بە گۆڕانکاری لە واقیعەکەیە. من چۆن بتوانم ئەم حاڵوەزعی ئێستا هەیە بیگۆڕم بە پلانێکی تازە، چۆن بتوانم معیشەتی خەڵکی بگۆڕم، هەلی کار زیاد بکەم. ڕۆژانەم کۆمەڵە دەرچووی زۆرم هەیە لە زانکۆ پەیمانگەکانە لە دەرەوەیە، چۆن بتوانم هەلێکی کاری زیاتر بۆ ئەوانە تەرخان بکەم، یعنی چۆن بتوانم ئەم خەڵکی خۆم کوالیتی ژیانیان بەرەو پێشەوە بەرم تا ڕادێک معیشەتی ژیانیان بەرەوەسەرەوە بەرم. پێویستم بەوانە هەیە، من پێویستم بەوە نییە دەسەڵاتم بگۆڕم، یعنی پیاوێک بگۆڕێ بە ئافرەتێک چی لە مەوزوعە گۆڕێ بۆ هیچ ناگۆڕێ. خزمەت بکرێت دەسەڵات هەشتی هەبێت هەشتی ئەگۆڕێن مهمە خزمەت بکە بێ جیاوازی خزمەتێ بکە بۆ گشتین تر مڵنا ئەمە کەسە ئەوە یا تایبەت بە خۆیان بێ. ڕاستە پۆستەکان ئاڵ و گۆڕەکرێ زوو، بەڵام ئەمە چارەسەری کێشەی هەڵەبجە ناکات. کێشەی هەڵەبجە بە خزمەت گوزاری ئەکرێ، پێویستی بە پرۆژەیە، پێویستی بە دەستی ئاوەدانی زیاترەیە، بەڵام بەداخەوە یعنی دەسەڵات ئەوێ وا پیشانی خەڵک با بە گۆڕینی ئەم پۆستانە کەوا ئیشی بۆ هەڵەبجە کردو نەخێر. بەداخەوە ئەمە چارەسەری کێشەی شاری هەڵەبجە ناکات، پرۆژەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەودواوە چێ. بزوتنەوەی گۆڕان کە بەڕێکەوتن لەگەڵ یەکێتی بەشێک لە پۆستەکانی پارێزگای هەڵەبجەی بەردەکەوێت، بەڵامەک خۆیان دەڵێن یەکێتی پابەت نەبووە بە ڕادەستکردنی پۆستەکان و پۆست بۆ خزمەتکردنە، بەڵام لێرە حکومڕانیەکی خراپ دەکرێت. بەداخەوە خۆتە زانین لە هەڵەبجە چەند ساڵ هەڵەبجە بووەتە پارێزگا نەتوانراوە خزمەت بکرێ و نەتوانراوە ڕێکارە بە ئیداریەکانیشی تاوا بکرێ وەکو پارێزگای معاملەی لەگەڵا بکرێ. بۆیە شارێکی بچووکی وەکو هەڵەبجە ئەم هەموو پۆستەی تایە، بەڵام بەداخەوە خزمەتی بە وەکو پۆستەکانتیانە و نەتوانراوە ئیشەکان بکرێت. نەهاتوین کەسەکان لەسەر ئاستی توانا و لێهاتوویان دەستنیشانکەین بۆ شوێنەکان، هاتوین کێ وەلای بۆ حیزبەکان زیاتر هەبووە ئەوانیان داناوە لەو شوێنانە. بۆیە ئەوەی کە لە هەڵەبجە گوزەرە کارێکی خراپە، هیوادارم بە هەمومان بتوانین چاکی بکەین. هەڵەبجە لە ئێستادا ڕێکارەکانی بوون بە پارێزگای بە تەواوی کۆتایی نهاتووە، بەڵام لەنێو حکوومەتە خۆجێیەکەدا یەکێتی هەرسەرقاڵی گۆڕینی بەڕێوەبەرەکانە. بە پێی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەو گۆڕانکاریانە زیاتر بە فەرمانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران ئەنجام دەدرێت. خەڵکی هەڵەبجەش دووپاتی دەکەنەوە بەرەو پێشبردنی شارەکەیان بە خزمەتکردن و ئاورلێدانەوەی جددیە و دانانی کەسی شیاو لە شوێنی شیاوە، نەک تەنها گۆڕینی دەم و چاوەکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.